بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران یاز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئازیزانی بەرنامەی ڕچەی زانایان سەلام و ڕەحەمات و میهرەبانی خودای گەورەتان لەسەر بێ. بەختەوەرین کە لە بەشی دووەمی بەرنامەی ڕچە لە خزمەتی ڕێزار جەنابی مامۆستا مەلا محەممەدی کانی سانانی لە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویستا بین. خۆشەویستان لە بەشی یەکەمی بەرنامە ئاماژەمان بۆ کرد کە لە بەشی دووەم خودای یار بێ زیاتر تیشک بخینە سەر پلە و پێگە و پایە و زانست و خزمەتی جەنابی مامۆستای مەرحومە. لەبەرەوەی جەنابی مامۆستا وەکو باسمان کرد زیاتر لە 300 قوتابی لە خزمەتی ئەوە بڕوانامەی زانستیان وەرگرتووە و زیاتر لە 70 ساڵ ئەو مەقامە بەرزەخوای گەورە پێی عەتای کردووە کە وتنەوەی زانستە شەرعیەکانە. جا مامۆستا پلە و پێگەیەکی یەکجار بەرزی هەبووە، هەم لە ڕووی کۆمەڵایەتی، هەم لە ڕووی ئەخلاقی دینی، هەمیش لە ڕووی تەسەوف و عیبادەت و وەرع و تەقوایە لەسەری هەمیشانەوە کە منبعەکە و سەرچاوەکەی ئەوە بووە کە مامۆستا لە ئاسێکی زۆر بەرزی زانستیا بوو. جا ئەوەی خۆشەویستە لەگەڵمان من لە بەشی دوایین بەرنامە زیاتر تشک بخینە سەر پلە و پێگە و پایە و خزمەتی جەنابی مامۆستای مەرحوم لەگەڵمان بن. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان، دووبارە سەلام و میهرەبانی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشەویستان لە بەشی یەکەمی بەرنامەی ڕچە لە خزمەتی مامۆستای مەرحوم مامۆستا مەلا محەممەدی کانی سانانی بە ڕەحمەتی خواکەوێ لە خزمەتی جەنابی مامۆستا باسی قۆناغەکانی ژیانی مامۆستا و هەروەها پلە و پێگە و پایەی زانستی مامۆستامان کرد. لە بەشی دوایین بەرنامە لە دەستپێشی جەنابی مامۆستای کە لە خزمەتی داین پرسیاری ئەوە لە مامۆستا دەکەین ئەخلاقیاتی جەنابی مامۆستا، لەبەرەوەی دەزانین زانست معریفەت بەبێ ئەخلاقیات کە منبع و سەرچاوەی ئەوە سوودێک ناگەێنی، بەڵام ئەو پێگە بەرزەی جەنابی مامۆستا وەکەوەی کە خواجان بە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم تەشبیه نەبێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم، کە زانایانیش میراتگرانی پێغەمبەرانن سەلامی خۆیان لەسەر بێ ئەخلاقیاتی ئەویان هەڵگرتووە لە پاڵ زانستە لە خاوەنی ڕەوشتێکی یەکجار بەرز بوون وەکو قودوە و پێشەنگ و پێشەوە ڕەنجی داوەتەوە. جا لە خزمەتی مامۆستا درێژە دەدەین بە بەشی دوایمی بەرنامە دوای ئەوەی کە سەلامی خوای ئاراستە دەکەین و پرسیاری ئەوە لە جەنابی مامۆستا دەکەین. مامۆستای خوراسانی پێمان بڵێ مامۆستا ئەخلاقیاتی مامۆستا ئەوەی کە زۆر پێویستە کەسی دیندار و هەڵگری پەیامی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر ئەو ڕەوشتە بەرزە بێ وەکەوەی کە خوای گەورە باسی فەرمووە. جارێکی تر وعلیکم السلام ورحمة الله وبركاته. سەبارەت بە ئەخلاقیاتی مامۆستا ڕەحمەتی خوای لێ بێ، مامۆستا وەکو منداڵی فەقیرێک سەرەتای تەمەنی خۆی تێپەڕاندووە. خۆی ئەی فەرموو ڕەحمەتی خوای لێ بێ جاری وا بوو کە لە حوجرە بووم لە بالک یا لە چۆڕ، ئەگەر پێویستی بکردایە کەلوپەلەکەم بشۆردایە شەرواڵەکەم داکەندایە هیچم لە پیانە بوو، ناچار پالێم و گوێقەراخی ئاباکەی بەرم ئەدووریەوە لەبەرەوە گیانم دەرنەکەوێت لە کاتی جوڵە جوڵ حتا وشکە بێتەوە. ئەو قۆناغی فەقیری خۆی هەر لە بیرما بوو، بۆیە دائیمە وەکو ئینسانێکی خاکی ئەژیا. جیا لەوەکە وەکو عەرزم کردن پێشتریش حەمەخانی کانیسانان کە دەسەڵاتدارترین و دەوڵەمەندترین خەڵکی سنووری مەریوان بووە خزمەتکاری مامۆستا بووە، یعنی دنیای تەواو لە بەردەسا کرا بووە، بەڵام ئەو فەقیری و هەژاری خۆی هەر لە بیرما بوو ڕەحمەتی خوای لێ بێ. جارێکیان فەرمووی بە من فەرمووی ڕەمەزان بوو ڕەفیقەکانمان ئەچون بۆ مەلا ڕەمەزانی، فەرمی مەلا ئەمجەدگیان تۆ ناچی؟ وتم نەخێر. فەرمی بۆچی ناچی؟ وتم وەڵڵاهی لەلایەک وەفاءن دڵم نایە جەناب بوو بەجێ بێڵم حەزەکەم هەر لە خزمەتتا بمەم ڕەمەزانە، ڕەفیقەکان چوون بابەتەنیان نەبی لێرە خۆم لە خزمەتتا ئەمێنمەوە، لەلایەکیش قوربان وەڵڵاهی نەفسم ڕێگەم نادا بچم مەلا ڕەمەزانی بکەم تەوەقوعم لەو خەڵکە هەبێ هاوکاری مادی بکەن. نەخێر، خەڵک بێن بە شوێنمە بۆ خۆیان بڵێن مەلایەتی بکە باسێکی ترانە، خۆم بڕۆم بگەڕێم بە شوێنی جێگا بۆ مەلا ڕەمەزانی تیاکردن نایکەم. لە عیزەت نەفسی مامۆستا بووە. فەرمی وەڵڵاهی فڵانە کەس منیش لە بالک هەروە بووم. مامۆستا مەلا باقر خەڵک ئەهاتن بۆ ئاوایی بالک فەقیەکانیان ئەبر بۆ مەلا ڕەمەزانی، منی بان کرد ئاخر فەقیە بووم تەقریبەن. فەرمی مەلا حەموومین ئەو خەڵکە هاتوون بچۆ مەلا ڕەمەزانیان بۆ بکە. وتم نایکەم قوربان. فەرمی بۆ نایکەی؟ وتم وەڵڵاهی عیزەتی نەفسم ڕێم نادا تەوەقوعم لەو خەڵکە هەبێ هاوکاریم بکەن. فەرمی کوڕی خۆم تۆ فەقیری نەدار و هەژاری
تۆ خزمەتی دینی ئەوانەکەی ئەوانش خزمەتی دنیای تۆ ئەکەن شتەکە متەقابلە ئینشاء الله فەرمی من نامەوێت لە بەرامبەری دنیا خزمەتی ئەوان بکەم. پیاوێکی زۆر دنیا نەویست بوو بەس حەمد و سەنا بۆ خوا دنیا بە شوێنیان ڕایە کرد، دنیای پشتی هەڵکرد بوو لە دنیا بە شوێنی ئەگەڕا. سنت حیات ئاوایە ڕاست. طبیعەتی مامۆستا زۆر بەرز بوو لە دنیا نەویستی الحەمدولله، حتا من خۆم شاهیدی حاڵم خۆم لە خزمەتیا بووم بە دیاری کراوی لە ناو سیارا بووین گەشتمان کردووە لە شوێنێک بۆ شوێنێک، پیاوێکی گەورە نامەوێت ناوەکەیتان پێ بڵێم چونکە زۆر ناسراوە لەگەڵمان بووە لە سیارەکە، واللهی وباللهی مامۆستا لای کردەوە بەلا مافرمی مەلام جەدیان کردی فڵانە کەسی بدە کە ئەو پیاوە خۆی بە زۆر گەورە ئەزانی، زۆر بە گەورە لە ڕووی دنیایەوە. بەڵام مامۆستا ئەوەنەیە عیزەت هەبوو نەخێرنە، حتا خۆی گێڕایە بۆم ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی جارێ لە خزمەتی حەزەی شێخ عەباسێک هاتە پێش منیش تکایەکم لێ کرد وەکو مورید و مرشید، فەرمی مامۆستا مەلا حەمومین تۆ خوا لە دنیا عیزەتی پێداوی لە قیامەت شەهر بە عیزەتی. سەبارەت بە ئەخلاقی تری مامۆستا زۆر جار گوێم لێ ئەبێ فەقی مەلایانی پێشوو ئەم قسە ئەکەن، بەڵام منیش بۆ خۆم بەش بە حاڵی خۆم حەقم هەیە ئەم قسە بکەم. بە قەنەعەتی من هیچ مەلایەک لە مامۆستا مەلا حەمومین دڵسۆزتر نەبووە بۆ فەقی، واللهی باوکی هیچ منداڵێک لە مامۆستا مەلا حەمومین دڵسۆزتر نەبووە بۆ فەقی، باوکی هیچ منداڵێک چنێ باوک دڵسۆزە بۆ مناڵی خۆی مامۆستا مەلا حەمومین لەوە دڵسۆزتر بوو بە فەقیەکانی خۆی. پیاوێکی هەیبەتێکی عیلمی تایبەتی هەبوو، هەیبەتێکی دنیایی تایبەتی هەبوو، بیفەرموایە ئەشیە فڵانەشت ببێ گەورەترین دەسەڵاتداری دنیای خۆی لە پاڵی ئەو ئەشیا ڕانەیەگرت ئیلا ئەبوو شتەکە بکری. هۆکار هەیبەتی هەبوو. مەلا ئیبراهیمی هەرشەلی ڕەفیقی خۆم کە پورزا و خزمیشین گێڕایە فەرمی منداڵ بووم ئەو کاتە لە سلێمانی فەقیە بووم لە حوجرەی مزگەوتی عومەری کوڕی خەتاب لە ئیسکان ئیجازەنامە هەبوو، عالم لەوێ بوو، قەرەباڵغێکی بێحەد کاتێکم زانی مامۆسایەک بە بەژن و باڵا بچووک یعنی گەورە نەبوو، بەڵام هاتە ژوور ئابایەکی دەسەشان بوو چی لە مزگەوتەکە بوو هەستا، هەموو مەلایەن چوونە خزمەتی دەستیان ماچ کرد. ئەو کاتە باشم نەناسی وتم ئەوە کێیە؟ تێنەوە مامۆستا مەلا حەمومینی سانانە. هەموو مەلا گەورەکانی وڵات لە سەردەمی بیارە کە ئاهاتنە خزمەتی بە ناچاری چۆکیان لە خزمەتیادا ئادا، بە ناچاری بە قوربان مامەڵەیان لەگەڵا کرد، قسەیان لەگەڵا کرد. وی پیاوێکی زۆر بە هەیبەت بوو لە ڕووی عیلمی، حتا لە ڕووی دنیایی بەرپرسانی باڵای ئەو وڵاتە کە ئاهاتنە سنووری بیارە هەر بە ناچاری ئاهاتنە خزمەتی، یان قوربان هەرچی تۆ بفەرمی ئێمە لە خزمەتی تۆی. پیاوێکی زۆر دڵسۆزی عیلم، چەند جار من خۆم یەکێکم لەو فەقیانە بەبێ سیحەت تەشریفی ئێهێناوە خوارەوە بۆ دەرس، ئەیفەرموو وەڵڵاهی فەقینە نەخۆشم بەس ئەلحەمدولیلا لە بەرەکەتی عیلمەکە وا باشم. خۆم شاهیدم چەند جار لە عمری 85 ساڵیە ئێمە لە خزمەتیدا بووین دەرزی ئەفەرموو عینەکی بەکار نەهێنا، لە بیری ئەچوو نەک بەکاری نەهێنا بەس لە بیری ئەچوو بەکاری بێنێ لەسەر دەرس. جەمع و جەوامیعی ئەفەرموو کە خەتەکەی زۆر وردە، بەبێ عینەک ئەو خەتەی ئەخوێندەوە. واللهی من ئێستا لەم تەمەنە کە نیوەی عمری مامۆسام هەیە خەتەکەم بەبێ عینەک بۆ ناخوێنرێتەوە، حتا دەرزەکە تەواو بوو دوای ئەیفەرموو خۆ عینەکەشم لە چاوە نەبوو. پیاوێکی زۆر غەریب بوو، زۆر عیلم دۆز بوو، زۆر میوان دۆز بوو، زۆر بە هەیبەت بوو، زۆر متەواضع بوو، زۆر خزمەت گوزار بوو، حتا جیا لە خزمەتی عیلمی ئەم باسە ڕەنگە لە کەسایەتی مامۆستا لای هەموو کەسێک بۆ دیار نەبێ. مامۆستا زۆرتر وەکو کەسایەتێکی عیلمی و زانستی ناسراوە، بەس باوەڕ بکە نزیکەی 17 باخی خانەقای بیارەی ئەوەدان کردوێتەوە. لە سەردەمی مەلایەتی مامۆستا وەکو مدەڕیسی خانەقا هاوکات متەوەلی باخەکانی خانەقاش بووە، ئەو هەموو دووکان و خان و باخە ئەوەدانی بیارە ئێسش هەیە، هەمووی بەرهەمی ئەو سەردەمی جهود و هەوڵ و کۆشتی مامۆستا مەلا حەمومین بووە. بەرەکەتی عیلمەکەی هاتووەتە عەمەلیشی. بەڵێ الحەمدولله. مامۆستا بەڕێز، ئەو مامۆستا بەڕێزەوەی کە من لەسەری خوێندتم و بیستم کە خاوەن کەرامەت بووە، بەڵام جگە لە کەرامەتی خارق العادە بەڕێستان ڕوانینتان لە ڕووی کەرامەتی زەنای مامۆستا لە چیوە دەبینن؟ واللهی کەرامەتی مامۆستا خزمەت گوزاریەکەی بۆ عیلم، ئەو تەوفیقی کە خوا لە تەمەنیاندا بووی ئەو هەموو فەقی و مەلا ئیسفاری عیلمیان لێ کردووە. کەرامەتی مامۆستا لە ئیستیقامەکەی، لە دینداریەکەی، لە ئیلتیزامە مەنهەجیەکەی، لە هەیبەتە عیلمی و دینیەکەی، لە حورمەت و شکۆکەی. ئەخرۆک و عەرزم کردی مامۆستا کوڕی پیاوێکی فەقیر و هەژاری منتیقەی مەریوان بووە. ئێستا منتیقەی مەریوان مشەڕەفە بەوە کەڵێن مامۆستا مەلا حەمومین کانیسانی خەڵکی ئەوێ.
کۆتا پرسیارم هەستی مامۆستای خوراسانی ئەو ساکە لە خزمەتی مامۆستا بە ڕوانامەی زانستی وەردەگرێت. واللهی گەورەترین مەدالیای حرمەت بوو کرا بە یەخەمانە و لەخوا بە زیابێ لوتفێکی تایبەتیشی بەرامبەر بە کەسی خۆم هەبووە حەمد و سەنا بۆ خوا بە لوتفێکی باوکانە زۆر بێوێنە و منیش هەر ئەوە وای کردووە بەرەکەتێک لە تەمەنما هەیە و لا یەزال بە شاهدی کەسوکاری مامۆستا مەلا حەموومین کە ئێستا نەوەکانی ماون لە مەریوان ئەڵێن کە ئەوان ئێڵێن من خۆم ئەو قسە بۆ من گونجاو نیە بەس ئەوان ئەڵێن بە وەفاترین کەسی مامۆستا فەقێ مامۆستا بەرامبەر بە کەسی مامۆستا تۆی منیش ئەو شەهر بە دوعا و خێری بەرەکەتی عمر و خزمەت گوزاری مامۆستا بینم بۆ خۆم کە ئەلحەمدولیلا خەڵاتی گەورەی کردوین بۆوتن ناشێ خەڵاتی گەورەی کردوین بۆوتن ناشی پاداشی دونێوی زەنابتان لە بۆ مامۆستای مەرحوم واللهی من مامم هەیە لە بازنەی نزاکانتدان بە بەردەوامی مامم هەیە ڕەحمەتی خوادی مامم هەیە و مام هەبووە ڕەحمەتی خۆیان لێبێ دەڵێن کاکەم جەری ئێمە دڵمان خۆشە تۆ خزمەتی ئەو عیلماکەی منیش لە وەڵامە پێیان ئەڵێم واللهی وەکو ئەوە کە خزمەتی منە خوا ئاگادارە دڵم بەیچی خۆش نییە بەس وەکو ئەوە کە سەدەقەی جاریە مامۆستا مەلا حەموومینە وەکو کە سەدەقەی جاریەی شێخی بیارەیە وەکو سەدەقەی جاریە مامۆستا شێخ محەممەدی خۆراسانیە حەزەکەم ئەم جوڵە بکەم وەفای من بۆ مامۆستا مەلا حەموومین هەر ئەوەیە کە ئەلحەمدولیلا قەت ناویم لەسەر زمانم لا نەداوە ئێسێش مەلا و تەبەقەی دەوروبەری خۆم و ڕەفیقەکان لەم سنوورە ئاڵێن تعجبەکەین مامۆستا ئەمجد لە هەر شوێنێکا دانیشێ یا باسی شێخی بیارەکە یا باسی مامۆستا مەلا حەموومینەکە بۆ من ئەوانە ئیتر مایەی ژیان و حرمەت و هەموو شتێک من هەر پێگە و باسێکم هەبێت لەم دنیا لە سای بەرەکەت و حرمەت و لوتفی ئەوانای درێژە پێدانی ئێستای تەدریسی زەنابتان ئەو حوزرە ئاوەدانی کە هەتانە بەرەکەتی زەنای مامۆستای مەرحومە ئەوەش بڵێم کە تاکە حوجرە لەسەر ئەم ئەرزی خوا کە ناوی مامۆستا مەلا حەموومینی کانیسانانە هەر حوجرەکەشمان بەناوی مامۆستایە ئەوەتان ناوناوە ئەلحەمدولیلا. هەموو ئیمکاناتی اختیار کانیسان بۆ ناوەندێکی علمی بۆ فەقێ لە هەموو ناوچەی کوردستان و تا خارج لە کوردستان ناوچە سنی نشینەکانیش ڕوویانە کردە کانیسانە جۆرێک کرددانیم لانی کەم 10 نەفەر 12 نەفەر فەقێ لەوێ بوو لە توولی مدەتێکا کە مامۆستا تشریفی بوو لەوێ زیاتر لە چەند سەد فەقێ ئیجازەیان وەرگرتووە و بوونەسەر مەلاو مێزەرە پێچیاوە بە سەریانە خۆیان ڕۆیشتون بوونەسە ناوەندێکی علمی لە شوێنێکی ترا لە حقیقەت مامۆستا یانێ ئوستاد ئەساتید ئەو سمەتی گەورەی و مەزنایەتی هەیە کە ئەمڕۆ علومی دینی ئەمش منتەقەی ئێمە مەدیونی پیاوێکی وەهاست کە توانوێستی کارێکی وا بکات سەبارەت بەوە کە مامۆستا تەنها و تەنها ئامانجی دین بوو هیچ ترسێکیشی نەبوو هیچ باچێکیشی نەبوو پێت بێژم ساڵی 42 کە شۆڕشی شاو گەل بوو مامۆستا لە چەند بەند لەم ئیلانی بوو لەم شۆڕشە باشکرا ڕایگەیاند کامانە خلافی دینن خلافی شریعەتن بانیان کرد بوو ساواتبانی کرد بوو تۆ بۆچی وایەژی وان نانێژ بوو توی خوای وایەژی کاخم بینێژی تۆ پێ خودەکەی تونە تەبیعەتیش بوو تۆ پێ خودەکەی بە منێژی مەێژم قسەی خوا مەکەمە قسەی خوا چۆن ناکەم قسەی خوا کەمەوە زانیان بە هەڕەشە و گوڕەشە هیچ نابێت ئیتر گەرەکیان و بە نزیکی و مەکە و مەبێ و چی و ئەم قسانە وەلی مامۆستا هەر لەسەر حەساب خۆی بوو لە توولی حیاتیە فقط ئەو ماڵیە بوو کە لە کانیسانانە دروستیان کردووە هەنە خزمەتی لە ئاخریشا کە گەرەکی بووبێنی کە ئیجازەی دوتێ توانمە ماهەی منەکە بیفرۆشم ئیتر نە دووکانی بوو نە سەرای بوو نە سەیارەی بوو نە قەیسەری بوو نە پوڵی نەختی بوو بۆچی چون نیازی بەوانە نەبوو ئینسانێ بوو خاتە ئەو عیلم و ئاوازەی هەر کوێ ڕۆیشتا خەڵک حاضر بوو گیانیشی بۆ فدا بکات لە توولی ئەو مدەتا بە ئەنازەی سەرە سوزنێک لەو خەتی شریعەت و تەریقەت خۆی لای نەها تەسلیمی هیچ قودرەت و زۆرێک نەبوو هیچ وەخت قبوڵی نەکرد کە خلافێ بێژە بە خاتە مەنافعێ دنیایی
یا بێژم مەسلحەت بە بەخاتر کوڕەکە بەخاتر کچەکە بەخاتر چیچی نا ئەو فقط و فقط ئیسلامی بۆ بوو لەگەڵ طریقەتەکەی خۆیان کە ئەمە وەختی ئینسان تەماشاخە لەم دەورە و زەمانە مقایسەکە لەگەڵ بدیامەکانترا ئەبینێ تەفاوت زەوی تا ئاسمانە ئەو لەکوێ و ئەمانتر لەکوێ بەڕاستی جامعەی ئێمە جامعەی کوردەواری ئێمە ئەبێ ببوونی وها ئینسانهای ئیفتخار بکات و لە نەبوونیە فەرمێسک داڕێژێ بێژەوە مەسهەرێک لە دیانەت و لە ئیمان نەماو ڕۆی لە کێ سەرچاوە بگرم جەماعەتێک لەمانە کە ئیسەهەن هەر ڕۆژ لەسەر چڵێکن و هەر ڕۆژ بەبارێکە ئەخوێن و مەسلحەتێ ئەخوێنن وەلێ ئەو هیچ وەخت وای نەکرد هیچ وەخت ئەو کاریە نەکرد و هیچ وەختیش لەسەر خەتی ئەسڵی شەریعەت لاینەوە وەوە شەریعەت خزمەتی کرد عالمانی دینی ئێمە هەر لە گوزەشتەیش زۆرتر مۆغەمیاناوە بۆ ئەوکە تەدریس بکەن بۆ عام تەدریسێکی عام بکەن دین نەشربان نەتەنها کتێبشون معمولەن بۆ تەبەقەیەکی خاص و خۆنەوانە وەلێ ئەوان زۆرتر ئەوانێک کە لە خوان و دەست پێ بکەن هەموو تەبەقەکان بگرێتەوە دروستەکەشی ئەوەسە ئەفکارێکی ئینحرافی کە دوایی ئەوان دوای تەریقەت دوای دەسەڵاتی تەریقەت و عالمە گۆرانە و ئەفکارە ئینحرافیە لە کوردستانی ئەمری و ئەودی وا پیا بوو تا زمانی ئەوان نەیتوانی بە دەلیلەوە ئەوان بناوانەکان وا هەڵکرد بوو هیچ کەس حاضر نەبوو گوێچکە با بۆ ئینحرافات وەلێ وەختێ ئەوان نەمان ئەوان لە سەحنە دوورۆخران بە سیاست بە هەرچی بە سینی زەڕ و زۆر و تەزویر ئەوان نەبوون ڕێگە ئاوەڕا بوو بەسا ئەوان خڵەتاندن ڕەحەت بوو بۆ ئەوان یەک نەفەرێ نەیتوانی بێت دەها نەفەر ئەوان بخڵەتێنێ بگرێ بەدەستی و ئەم بازارە دروستکا کە ئیسە ئەیبینیت کابرا بێەوە بزانێت معنای ئاەتێکی بە دروستی بزانێت یەت هەڵەشی لە دین پس دروست ڕێگەکەی ئەوان دروست بووە ئەوان چاویان لە فقط نەفی خوان و خۆ بەزلزانینیان نەبوو گەریکیان بووە دینەکە تەوسعە بە بەڕێز دکتۆر جانێمان لە بەشیەکەی بەرنامە لە خزمەت جەنابتان کۆمەڵێک باسمان تا توێ کرد دەمەوێت لەو بەشەی لە خزمەتی مامۆستایەکانی سانانی بەڕەحمەت بێ ئەوەی کە بزانم بەڕێستان کۆمەڵێک هەڵوێستم موقیفی مامۆستاتان لە هەم موقیفی لەسەر مەبادی ئەنەگۆڕەکان و هەمیش لەسەر ئەخلاقیاتی دین و هەمیش لەسەر دین و لەسەر با بڵێن کوردایەتیشە بە هەمان شێوە ئەوەی کە بەڕێستانە لا تامبی بۆمانی باسکەن سوپاسانەکەین بەڕاستی من ئەو فتە لە خزمەت یابم کۆمەڵە مواقفی یەکجا زۆرم بینیوە یعنی ئەو مواقفانە شوێنی ئەوەی کۆوا موسڵمانان وەقفەی لەسەر بکە بوون ئەو مواقفانە لە باسی مامۆسانی عینیتری بینیوە یا خوێندومە تۆ بەڵام ئەمانەی مامۆسا لە قەڕی بیزا شوێنی ئیستیغراب بەڕاستی یەکێک مامۆسا زۆر مولتەزیم بوو لەوەی کە ئەمر بە معروف نەهی لە منکەر بکە یعنی کاتی خۆی من بە کورتەی گەڕمەوە لەوانەیە پێویست دەکات کاتی خۆی لە لادیەک مامۆستا بۆ لەوێدا کۆمەڵێکی بینیوە هاتووتە ناو مزگەوت کۆمەڵە کای ناشەعیان کردووە خنجەر و شمشێن لە خۆیاندا و مزگەوتەکان پیس کردووە مامۆستا زۆر بەتوندی بەرامبەریان ڕاوەستاوە لەگەڵەوە خۆی ئەهلی تەسەوف بووە فەرمێدێ کارێکی ناشەرعیە ئەمە کارێکی ناڕەوایە ئەمە موافقی عەقڵ و عورف و شەرع نییە دوای دەربڕینی ئەو موقیفە بەتوندی مامۆستا کە هاتووتە ماڵی خوا ئیساحەت بکە بەڵکو پلانێکی بۆ دانا و تەقیان لە مامۆستا کرد خوا ڕەحمی کرد شەهید نەبوو کەچی مامۆستا هیچ پەشیمان نەبوو لەو ڕوودا ئەمە یەکەم دوو مواقفێکی تر مامۆسایانی ئاینی قەدیمە مامۆسا هیچ وەختێ خیانەتیان لە میلەتی کورد نەکردووە بە تایبەتی لە ڕووی سونیەکەوە هەمیشە ئاینی میلەتی کوردیان پاراستووە بە شێوەیەکی تر بە درێژایی تاریخ ئەگەر میلەتی کورد حکومەتیشی نەبوو بێ مامۆسا بەڵام لە ڕووی عیلمەوە حکومەت بووە ئەم سونیەتیە مانەوە لە ناو مەنزومەی سونیامە لە ڕێی دەستی مامۆسایانی ئاینی پارێزراوە لە تاریخی میلەتی کورددا قەت نانهێشتووە هەتا توانایان بووە میلەتی کورد بگۆڕن لە سونیەکەوە ئەگەر چی خەرق کرابێ لەم لاولاوە یەکی لە مواقفانە بەداخەوە سیاسەکان کەوا خەرقیان کرد
کردنەوەی مەعابیدی غێری ئەهلی سونە لەناو محافەزەکانی کووردا وەکو سیاست و بەرژەوەندی خۆیان بەداخەوە یعنی کاتی خۆی کە معبەدێک کرایەوە لە سلێمانی بەبیرم دێ مامۆستا نامەیەکی نووسی بە عەرەبی بۆ کۆشکرد و مامجلال زۆر بە توندی بەرامبەر ئەو کارە ڕاوەستا و پێی وایە ئەمە خیانەتە لە میلەتی کورد لە ڕووی دنیاوە لە ڕووی تاریخەوە لە ڕووی مێژووە نەئەبێ ئەمە بکرێ و لە ڕووی قیامەتیوە بەرپرسێکی زۆر گەوری تێدایە کە ئەمانە نابێ ئەم معبەدە بکەنەوە لە ناو شارێکە کە ئەم شارە کاتی خۆی مەشهور نەبووە بەوەی کەوا ئەمە مەسیحین یا جوولەکان یا هەر کەم ئەدیانێکی تر مامۆستا زۆر بە توندی ئەو موقفم لێ بینی کە لەو کاتەشە بەڕاستی وەزعەکە زۆر ئاڵۆز بوو مامۆستا ئاسان نەبوو تۆ مخاتەبەی هەندێک شخصیاتی گەورە بکەیت مامۆستا ئەو مخاتەبەی کرد مامۆستا اعتیبارش لە بۆ دەکرا لەبەر هەیبەت و پێگەی مامۆستا بەڵێ مامۆستا خۆی مەکانێکی تایبەتی هەبوو لای هەم ئەحزابەکان لەو تەبەنەم کە من لە خزمەتیا بووم یەکجار بەرپرسێکی گەورە هاتە خزمەتی یعنی بۆ معلوماتی جەناب بکەوە کاتی خۆی کەوا خانەقای بیارە تەئسیس کرا کە دروست کرایەوە کاشیان بۆ هێنا لە ئێران کاتێک کە کاشیەکانی هێنا لە حدود گومرگیان کرد کاتێک کە مامجلال بیستی وەکو حورمەتی مامۆستا و پێگەکە داوای کردکەوە ئەو گومرگە بگەڕێنەوە حورمەتێکی تایبەتی هەبوو مامۆستا لە کاتێکە مامۆستا داوای کرد بەڵێ یعنی ڕێک بە قسەی مامۆستا گومرگەکان لابرد هەر ئەسڵ مامۆستا کەمێ سەریع بوو مامۆستا بەبیرم دێ فەرمی ئەم گومرگە هەر حرامە ئەوەیکە چ جایەکە بۆ ماڵی خوابی هەبێ هەر ناوی بیکە بە هیچ شێوە ناوی بیکە بەڵێ ئەو مواقفەی جەری مامۆستا زۆرم لێ بینیوەکەوە ئەوە بوو هەر نەک ئەو مامۆستا جاری وایە لەگەڵ یعنی نزیکترین کەسیە من بەبیرم تێکێ لە خانەوادە بەڕێزەکانی مامۆستا هاتنە ماڵی مامۆستا دوای دەیان ساڵ مامۆستای نەبینی بوو کاتە هاتو ئێمە دانیشت بوون ئەو بەڕێزە هەندێک قسەی کرد مامۆستا بەدڵی نەبوو ناشەرعی بوو فەرمی لاوام قسانە مەیکە کارێکی ناشەرعیە نابێ ئەم قسانە بکەیت زۆر شوێنی استیغراب بوو بۆ ئێمە چونکە نزیکەی 10 ساڵێک نەیبینی بوو یەکەم جارە هاتوو زۆر نزیکیش بوو لە مامۆستا کەچی مامۆستا زۆر بە توندی بەرامبەری ڕاوەستا بەبینم دێ مامۆستایەکی لەو مواقفانی کەوا مامۆستا لە ڕووی دینداری تەقواوە کە ئەمر بە معروفیە کرد پیاوێکە بوو بەڕاستی هەر خۆی سەید و پیاوێکی ساڵح بوو هەر معروف بوو پیاوێکی ساڵحشە من خۆم یعنی زۆر دینداریم لێ بینی بوو لە حوزوری مامۆستا دانیشت بووین قسەی کرد قسەکەی شەرعی نەبوو مامۆستا فەرمی ئەم قسە مەکە زۆر بە توندیش مامۆستا زۆر بە توند فەرمی قسە مەکە ئەو کارە ناشەرعیە مخالفە تۆ بێ فێر بی ملتەزم بی تۆ سەیدی ئەولادی پێغەمبەری عەلەیهی سەڵاتو وەسەلام نابێ ئەو کارە بکەیت ئیتر مامۆستا جورئەتەکەی و سەریحەکەی بەڕاستی شوێنی ئیستیغراب بوو مامۆستا یعنی بە هیچ شێوە مجاملە هیچ کەسێکی ناکرد لە بەیانی حەقە لە سەراحەت بوونا شتێکی تری ماوە لە خزمەتتا باسی کەم بەبێم دێ شەڕی ناوخۆ بوو شەڕی ناوخۆ بوو بیارە شەڕێکی تیا ڕوویدا شەڕەکە لە بین دوو حزبی دەسەڵات هەبوو ئەو بوو ئەو زۆنگی سەوز هاتن بیارەیان گرت ئەوە لێوە دەرکران حزبەکەی ترکەوە لێرە بوو لەو کاتە ئەو پێشمەرگان کە هاتن بەڕاستی حورمەتی خانەقان نەگر مامۆستا بەبیرم دێ بە پێڵاوکە هاتن ناو مزگەوتەوە مامۆستای لەسەرەوە بوو ئیتر بەبیرم تێ ئێمە کە فەقێ بوون دانێکمان مستەعید بوو تکاکەوە نوێژیە پیسی مەکەن جوابێ نەدایەوە دوای فترەیەک کی هات کۆچ کرد و شەوکەتی حاجی موشیر هات کەیکێکە لە موسسیەکێتی و مەکانێکی تایبەتی هەبوو سەرپەرشتی میحوەرەکەی کرد هادوتی کوا مامۆستا وتیان وا لەسەرەوە یعنی چاوەڕێکی مامۆستا لە خوارە ئیستیقبالی کە بەعەکسە وتیان وەڵا مامۆستا لەسەرەوەیە ئیتر وەڵام بەرجبوو چووە سەرەوە کە چووە سەرەوە مامۆستا لە شوێنی خۆی خوا ئاگای لێ نەجوڵا وتی شەوکەت کوڕم بەخێر بی هەر بەو لەفزە پڕە تەمەی کرد ئەم شەڕە کارێکی خراپە کارێکی غەڵەتە ئەمە لەسەر تا ئەنووسری ئێوە هەمووتان هەر کوردن ئەو قسانەی کرد پاشان فەرمی حورمەتی شوێنەکان بگرن حورمەتی ئەم قەوم بگرن ئەمە قەومی تۆن ئەمانش ئەم میلەتە سبحان الله مامۆستا کاتێکە ئەو بەرپرسە هات بەڕاستی ئێمە خۆمان لە هەیبەتی ترسان باوەڕتان بێت لە خزمەتی مامۆستا زۆر کزۆڵ دەرچوو زۆر یعنی تەواضوعی نوان ملکەچی ڕێز فەوق العادەی احترامێکی فەوق العادەی لە مامۆستا کرد کە یەکەم جارە ئەو بەرپرسە مامۆستا بینی بەڕاستی مامۆستان بینی یعنی ئامۆژگارێکی یەکجار زۆری ئەو کابرای کرد کە حورمەتی شوێنە پیرۆزەکان بگرێ و حورمەتی ئەو میلەتە بگرێ و فەرمی ئەم شەڕە لەسەرتان ئەکەوێت لە دنیادا لە کاتێکە مامۆستا فەقێ بە پێش خۆ دەخست لە بۆ ئیمامەتی ئەوەندە ڕێز و حورمەتی دەگرت کە بەرپرسێک بەهات بای بوون ڕێزی دەگرت بەڵام وەکەوەی کە بەخۆی چۆن بە پێویستی زانیوە ڕاستە یعنی بۆ جەناب فەرمی بابی مجاملەی نەبوو مامۆستا یعنی بۆ قسەی جەناب من 30 ساڵ لە خزمەتی بوو مامۆستا فەقێ یەکجار خۆشەویست مامۆستا وەکۆی کە خوا بەرزی کردن یەکجار فەقی خۆشەویست ئەو 30 ساڵە ئیسەی ڕۆژە نەمبینی مامۆستا ئیمامەت کرد هەر کاتێ با تای دەیفرم ئەبێ فەقی ئیمامەتم بۆ بکە
يعني قل ما حزناكن حزب بأدبك يفرمون نخير فقيه صالح أبي أو إمامة مامك أمانو بأدبي يفرمون عيني أدب لقل والرزي فقيه أقل أبي فقيه إمامتي وبكرداية كشي بالفرس بات به هيش من لحياتي خوم روج نمبيني ويستج مامسا لروي الدنيا ومجاملة مسؤول يبكى استقبال يمكى نقوي التملق بكاوة نبخوة پاشان مامۆسا کەسێک بوو زۆر مهتەم بوو بە قەزایای دەرزوتنەوە هەموو بەیانیەکتان نەخۆش نەکەوت بوو ئاهاتە خوارەوە زستانان لە حجەی تەدریسا لە خانەقای بیارە دەرسی ئەفەرموو و هاوینان و ئەو کاتانشی کە جەو گەرمیە کرد و ئیتر هەیوان خۆش بوو ئاهاتە هەیوانی خانەقای بیارە لە لای حەوزەکە لەوێ جێگەیان بۆ داخست و مامۆسا دەرسی ئەوتەوە تەنانەت لەو کاتا کە فەقێ بەدلیە کرد وەجبێک ئاهاتن وەجبێک دەرسیانە خوێن ئالەو بەینا تا فەقیەکان ئامادە بوون مامۆسا خەریکی مەشغوڵیاتی سەیر و سلووکی تەسەوف ئەبوو و تەسبیحاتی کرد و سەڵاواتی ئەدا و زیکری کرد و چاوی ئەنوقاند و تەفەکوری کرد ئەمانە هەمووی شانوشکۆی مامۆسا بوون بەڕاستی مامۆسای کانیسانانی شانوشکۆکەی بریتی بوو لە عیلم هیچی کەمتر نەبوو لە مامۆسا مەلا عەبدولکەریمی مدەڕیس هیچی کەمتر نەبوو لە مەولانا عەبدولقادری مدەڕیسی خانەقای بیارە بەڵام هەر ئەوەیە زەمەنەکەی مامۆسا لەوەچە جیاواز بوو بێ لە زەمەنەکانی تر و مامۆسا لەبەر خاتری ئەوەی ئەوەنە ئیحتیمامی بە تەدریسەدا ئەوەنە ئیحتیمامی بە نووسین نەدا ئەگینا مامۆسای گەورە مامۆسا مەلا حەوەمین یەکێک بوو لەو مامۆسایانەی کە بەڕاستی جێی فەخری کوردەواریە و جێی فەخری وڵاتانی ئیسلامە مامۆسای کانیسانانی بەپێی ئەو مەجالانی کە هەی بووە لە کاتی ئیسراحەتەکانی خۆیان کۆمەڵی ڕیسالەی نووسیوە ڕیسالەیەکی هەیە بە ناوی الرد على الوهابية من لەم کتێبا هێناومە کابرایەک هەیە ناوی عەبدوڕەحمان دیمەشقیە لا یەزال ماوە ئەم کابرایە کاتێککە حەزەتی شێخ عوسمانی بیارە ئەچێتە سعودیە ئەو خەڵکە زانا و کیباری عولەمای ئەوێ ئەیبین و ڕێزی لێگرن تۆزە ناڕەحەتە بێ پێی ناخۆشە بێ هەڵەسێ نامەیەک ئەنووسێ بۆ مەجلیسی فتوای لژنەی دائیمی فتوای سعودی ئەڵێم کابرایە هاتووە کابرایەکی خەتەرە و ئەو قسانەیەکە دوایی ئەو ڕیسالەیەی خۆی چاپەکە بە ناوی ڕیسالە نەقشەبەندیە لەسەر نەقشەبەندی ئەو ڕیسالەیە چاپەکە ڕیسالەکە پڕە لە بوختان و ئیفترا و شتی ئاوا ئیتر مامۆسای کانیسانانی هەڵەسێ ڕەدی ئەم کابرایە ئەداتۆ ئەم الرد على الوهابية ئەوەیە کتێبێکی تری هەیە بە ناوی الرد على البەهائیە بەهائیەکان هەنێ شتیان وتووە کە مامۆسای کانیسانانی بەدڵی نەبووە و هەڵە بووە بۆیە مامۆسا ڕەدی داوەتەوە ڕەدێکی هەیە بە ناوی الرد على الشیوعیە کتێبێکی هەیە بە ناوی ئادابی مەناسکی حەج و عومرە کتێبێکی هەیە جوابن موسى الموسەوی موسای موسەوی کە کۆمەڵی قسەی کردووە لەسەر ئەفزەلیەتی سەحابە لە بینی خۆیانە کە عەلی ئەفزەلترە لە ئەبوو بەکر و عومەر و عوسمان بۆیە مامۆسا ڕەدی داوەتەوە ڕسالەیەکی هەیە لە ئەجزای قەزی و ئەجزای تەزیق على العلم منطقة رسالەیەکی هەیە لە علمی کەلامە حاشیە هەیە بەسەر گەلەمەوی ئاداب و حاشیە هەیە بەسەر گەلەمەوی بورهانۆ کۆمەڵە مەسائلی فقهی و طلاق و نیکاح و خلع و ئەمانەی کۆ کردوتەوە مامۆسا و زۆر بە جوانی ڕوونی کردوونەتەوە حاشیەکی هەیە بەسەر عقایدی نەسەفیۆ حاشیە هەیە بەسەر خەیالی ئەویش بەسەر عقاید و حاشیەکی هەیە بەسەر شەرح عقاید و ئەوەی حاشیە هەیە بەسەر جەلالەدین دەوانیۆ حاشیە هەیە لەسەر تەهذیب الکەلام عەبدولقادری تەختیۆ کۆمەڵە کتێبی زۆر نایابی هەیە مامۆسا بەڵام بەداخەوە کتێبەکان وەکو پێویست ئیشی لەسەر نەکراوە و مامۆسا کۆمەڵە شێعرێکی زۆری هەیە هەموو شێعرەکانی بۆ نمونە بۆ ڕوونکردنەوەی کۆمەڵێ بابەتە نزیکی 280 بەیت شعری هەیە لەسەر ڕوونکردنەوەی فیرقەی ناجیە کێیە کە لە بابەتێکی زۆر گرنگایە مامۆسا زۆر بە جوانی و بە باشی ڕوونی کردوتەوە و مامۆسا کۆمەڵێ نامەی زۆری هەیە کە نامەکانی نووسیوە بە ملاولا بۆ عولەما بۆ زانایان و ئاگاداری کردوون لە هەنێ بابەت کە لەو کاتا لەو زەمەنا پێویست بووە ڕوونکردنەوەی بۆیە مامۆسا هەتاوەکو توانا و تااقەتی هەبوو نەخۆشی زۆری بێنێنا بوو چونکە مامۆسا شەکرەی بوو ئیتر دوای ئەوەی کەوا شەکرەکە زۆری پێهێنا و زاکیرەی بە شێوەیەک لە شێوەکان ماندوو بوو مناڵەکانی هاتن بردیانەوە بە مەریوان و لەوێ وەفاتی کرد و لە خانەقای دووڕۆ لە تەنیشتی شێخ مەولانای برای حەزەتی شێخ عوسمان و خانەوادی نەقشبەندی ئاسپەردەی خاکراوە.
مامۆستا لە واقع حەقی بەسەر منۆ زۆرە ناتوانم پاداشی بگەمە و قەرەبووی خاسەی مامۆسا بکەمەوە چون من لە کانیسانان بووم بەو کتێبان و کە لە حجرا بووم و بەو لێفە شڕۆکە لە حجرا بووم بەوە ڕۆیشتم لەسەر خڵک و داوەتی حەزەتی شێخ بۆ دوو ڕۆی شەریفە لەگەڵ چەند نەفەرێ فەقیها و کۆڵم پێچاوەوەکو و تۆمە زووتریش لەم بارەوە چوون بۆ ئەوێ مامۆستا تەشویقی منی کرد مامۆستا تەرغیبی منی کرد مامۆستا تەوسیەی کرد بۆ حەزەتی شێخ کە من لەوێ بمێنوە و حەزەتی شێخیش دەستبەرداری من نەبوو هەتا وەختێک کە تەشریفی بردە عێراق و لە عێراقی شۆ تەشریفی بە شوێنانی تر من هەر لە خزمەتیا بووم یانێ مامۆستا حەقی زۆری بەسەر منەوە هەیە لە نۆماڵیمانە لە هەموو حاڵەتێکمانە و یەکێ لەوانە کە مامۆستا بۆ منی نووسیوە و مامۆستا بۆ منی نووسیوە یەکێ لەو کاغەزانە کە مامۆستا بۆ منی نووسیوێسی برای چرای ڕێگای دنیای پڕ لە ماجەرا مامۆستا لە سەجع و یعنی لە تەرسیع و سەجعا زۆر قافیە ئارا و شتیە ڕازانەوە کە لەسەر کاغەزەکەەوە نووسیوێسی برای چرای ڕێگای دنیای پڕ لە ماجەرام خۆشەویستی بەڕێزم سرور و شادی لەم کاتی غوربەتا و لەم گەردەلوولی ماتەمی و هەما لە بێنیاز سوپاسم کرد لەو کاتا بوو کە مناڵێکمان بوو وازانم مەلە فازیل بوو کە مامۆستا ناوی بۆ بدۆزی بوو یا کەماڵ یا جەماڵ ناوی بنێن و دوعای کردووە کە لە ژێر تەمێ و تەربیەی دایک و باوکە ئینشاڵڵا گەورە بێ بیر و بڕوام لەسەر ئەوەتە تەجلیلی هەر کەسێک بکرێت یا دوارەی هەر کەسێکدا بنێت یعنێ جەلەسات بۆ هەر کەسێک بگرن مادام کە ئەگەر مەلا بێ لەبەر عیلمەکەیەسی ئەگەر سەلاحەتی بێ لەبەر سەلاحەتەکە و تەخواکەیەسی ئەگەر شێخ بێ لەبەر شێخیەتیەکەیەسی سەخی بێ لەبەر سەخاوەتەکەیەتی شەجاع بێ لەبەر شەجاعەتەکەیەسی لەبەر ئەوە من وازم حەقیش واسەکەوا بێتە تەجلیل لە یەکێ وەکوم لە مامۆسا تەجلیل لە هەموو ئەو کەسانەی کە مامۆسا لەسەر ڕێچە و ڕێبازی ئەوان بووە ئێمە تەجلیل لە مامۆساکەین دەستی ئەمانیش خۆش بێ دەستی پەیامیش خۆش بێ دەستی ئەوانش کە گوێی بۆ ئەگرن ئەوانش کە کاری بۆ ئەکەن من سەلام عەرز هەموو لە یەکیانەکەم اینجا لە شەجاعەتیشە لە پیاوێکی زۆر چاونەترس بوو مەسەلە لە ئێرانە بەعزە شت ضرور بوو کە ئەو بڵێن وەکو ئێران خۆیڵەیە تەقیە بکە بەڵام ئەوتی وەڵا برایمە تەقیەمانیە تەخوامان هەیە یعنی نەیە ترسا لە کەسێک ئەگەر جەماعەتی هاتن بۆ بیارە یەکیان هین بوو وازانم حاکم قار بوو هاوتی قوربان ئیشێ کارێ داقێ کە تۆ بچیتە مەدرسێکی ئاوا ئەیتر خۆ نایەوێت کەسێ بڵێ ئیشەکارێ خۆ دەبێت چاو بگەڕی بزانی ئەو خزمەتێ بکەی دیار بێ وەڵای تر وتی کورە کۆستەرە مۆستەرە چیە وتی ئەویش هات و هیچیشی نەکرد یعنی مەخسەی گوێ نێدایە شۆ خەبامەدەم وایە بە هەڵسینبانیشمان کا بە پۆڵوەنی ئیمجایتر لە سەخاوەتیشی عەجایب بوو جارێکیان کۆمەڵی مامۆستا لە خزمەتی یابوون وتیان بچین وەلای مامۆستا مەلا محەممەدی خوڕماڵ یەکێکی بان کرد فەرمووی ئابڕۆ لە پێشەوە بڕۆ بۆ ئەوێ 3 کیلۆ گۆشت بە و بڵێ نیۆڕۆ ئێمە میوانی یعنی تەبیعەتی ئاوا جوان بوو ئیتر خۆیشی پیاوێک بوو شەرعڕە بوو ئینجایتر ئەهلی طریقەتیش بوو طریقەت بۆ معناه کە تەزکیەی نەفسە قەد ئەفلەح مەن زەکاها وقد خاب من دەساها جاتە کە ئەهلی طریقەت بوو یعنی ئیتر مامۆسایەکیش کە مرشیدی بێ چۆن دڵی پاک بێتەوە چۆن ڕۆحی و پاک بێتەوە چۆن دەرونی وەکو خوای تەعالا فەرمی ئەفەمەن شەرەح الله صدره للئیسلام فهو على نور من ربه یعنی کەسانێک کە ئەگەر دڵیان ئیسلامەتی تەواوی تێبچێ تیشکی نوری خوایشان بەرەکەوێ جا ئیتر دایمە عەوداڵی ئەوەیش بوو کە هەوڵ بدا دائیمەن دڵی نورانی بێ و لە یادی خواغا بێ هەمیشە ئیتر باسی دنیایی
ضرورەت نەبووە باسی دنیاییشی نەیەکرد تەنیا مەبەستی پێگەیاندنی تەلەبە بوو کێ زیرەک وایە و کێ سەعیب کردا ئەوەی خۆشگەرەک بوو هەر لە 25 ساڵی ئیتر خۆی دەستی کردو بە تەدریس تقریبا عمری لە 80 تەجاوازی کردبوو لێرە لە بیارە اینجا بەعزی قسەی ئەکرد مەسەلا خێزانەکەی ئەیوتەوە هەنگاوێکمان بینە لەگەڵ ئێرانە تۆ قسەیە مەکە کە ئەو کوژن وتی جا برا من 80 ساڵم تێپەڕانەوە خواکە شەهیدە بم لە ڕای خوا وەڵڵی مامۆستا فەرمووی بە من تۆی ئەمن وتاری جومعی بیارە من ئەیدەم لەسەر فەرمایشتی شێخ و چونکە خۆیان تەسیسی شوێنەکە خۆیان کردویان چونە دەژێر ئەو بارەکە ئەو خزمەتە بکەن ئیتر لەو کاتاکە ئەو تۆزیە وەکو بڵێ نەخۆش بوو ئەی و ناچمە بیارە ئێتمش عەرزم کرد قوربان وەڵڵی بڕۆ فەرمی دەی جومعەکەمان هەر بۆەکەی وتمان وەڵڵا جومعەکە تا هەر من هەر بەردەوام ئینشاءڵڵا تا بتوانم جومعە هەرەکەم مامۆستا بەرا حەمەمین لە هەموو عیلمەکانە عالم یعنی وەکو بڵێت شەپۆلیا لە هەمویانە لە ئەوڵۆلیانە لە نەحو سەرف و هەتاوەکو منطیق و کەلام و حیکمەت و هەموو تا ئاخر مادە کە ئیتر فەقی ئیجازە وەرەگرێ مامۆستا وەکو خۆی داینابێ ئاوا بۆکو یعنی لە عیلمە ئەو سعدی تەتازانە ئەوە عالم بوو لە مەریوانە چەند کەسێ عالم بوو یەکێکیان مامۆستا مەلا باقر بوو ئەو مامۆستای مامۆستا ئیبراهیمینیش بوو ئەوە عالمێکی زۆر گەورە بوو هەر مجتەهید بوو مامۆستا مەلا باقر عالمێکی زۆر گەورە بوو دووهەم مامۆستا مەلا حەمەمین یعنی ئەگەر پابەت نەبووایان بە مەذهەبی شافعیۆ خۆیان ئیجتیهادیان نەکرد ئاوا بوو یعنی یەکێ بوون وەک ئەوان تەقریبەن ئەو نەعالم بوو جا بەنسبەتی فەقێەوە مامۆستا وەکو مەلا نەبوو مەسەلا ئیهمال بێت لە فەقێ و گوێی ناتێ کە هەر فەقێک بگرتایە لە کوڕەکانی خۆی زیاتر خۆشەویستن احترامی زۆر ئەگرت لە فەقێ زۆر بێ ئەنازە فەقێ ئیتر فەقی مەریوان لە مەریوانە لەو کاتا ئیتر تەنها ئەو بوو وەختێکە لە 63 مەلا مستەفا هاتە ساوجی پرسیبی مەلا کێ مەلا باشە لێگرایە من چەند سوالێکم هەیە حەزەکەم بێت ئەو سوالانێ لێکم وەڵا ئیتر وتیان وەڵا ئەوەی کەوا ئیسە دیاری بێت لە مەریوانە و کە لە ناو خەڵکە دیاری بێ عیبارەتە لە مامۆستای کانیسانان مامۆستا مەلا حەمەمین شانزە و حەڤە ساڵی تەمەنمە کە لەو کاتانە چوومەتە خزمەتی ئەو کاتە لە کانیسانان بوو لە ئاخرەکانی 60 تا 72 من لە خزمەتیا بووم یعنی 4 ساڵ لە خزمەتی مامۆستا بووم ئەو کاتانەی کە من لە خزمەتی مامۆستا بووم لە منطیقەوە دەستم پێ کردووە منطیقم خوێندووە لە خزمەتیا مەتنی عەبدوڵایەزی تەهذیب المەنطیقەکە لە خزمەتیا خوێندوومە و چەند کتێبێکی تر کە عادەتەن ئەخوێنران لە خزمەتیا خوێندوومە تەلخیسم لە خزمەتیا خوێندووە کتێبێ لە عەقیدا بە ناوی عەقیدەی مەلاجەلال عەقایدی مەلاجەلال بە 40 دەرس لە خزمەتیا خوێندوومە ئوسولم لە خزمەتیا خوێندووە مقدارێکی کەم لە تەفسیری بەیزاویم لە خزمەتیا خوێندووە لە مەجموعە دەوری 4 ساڵێک من لە خزمەتیا بووم لەم کۆتایی تەمەنی مامۆستا و بوونی مامۆستا لەم دی و کە عەرزم کردن بە بوونەی ئەوە شێخ تەشریفی هێنا بەم دیوە مامۆستاش تەشریفی هێنا و لە سەیساقا بوو بەندەیش من لە پێنجێنەوە هاتمە سەیساق و یەک کتێبم مابوو کە تەهذیب الکەلامە بە ئارەزوو لەسەر خۆ لە خزمەتی تەهذیب الکەلامەکەیشم خوێند و ئیجازەنامەیەکی بە خەتی مەلا بورهانی کوڕی بە ڕەحمەت بێ کە مەلا بورهانیش عالمێکی زۆر چاک و فازیل بوو لەم دوایە لە سنا شەهیدیان کرد بەداخەوە من ماوەی 4 ساڵیش لە کانیسانە لە خزمەتی مامۆستا بوو بیرەوەریمان ئەوە بوو مامۆستا زۆر حەزی لەوە ئەکرد کە دەرس بڵێتەوە لەو کاتانی شایتر وەکو غەریبێک تەشریفی لەوێ بوو ئێمە ئەچوینە خزمەتی بەندە لەگەڵ مەلا خالیدی دەرەکێیە ئەویش هەر لەوێ بوو ئەچوینە خزمەتی دەرسمانە خوێند و بەندە ئەو تەهذیب الکەلامەم لە خزمەتی ئەوە خوێند
و خێزانی مامۆساش بەڕاستی یا ڕەبی خوا جەزایان باتەوە. مامۆسا باوکی معنەوی منە و خێزانی مامۆساش دایکێک بوو بۆ من لە خزمەتیانە زۆر ژیاوم و لە خزمەتیانە نان و ئاوم خواردووە و دەرسم خوێندووە و خولاسە نعمەتی مادی و نعمەتی معنەویم لە خزمەتی مامۆسا زۆر کەڵگوە لێ وەرگرتووە. بەڵێ ئیتر مامۆسا یەکێک بوو لە پیاوە گەورەکان و خزمەتێکی زۆری کردووە بەم ئاینی ئیسلامە، بە تایبەتی لە ڕێگای دەرزوتنەوە و ئەوانەوە. مامۆسا نەترسترین کەس بوو، یانێ لە هیچ شتێک نەئەترسا، نە لە ژیان ئەترسا، نە لە هیچ کەسێک لەم سەرەرزە ئەترسا و بڕوایشی تەقریبەن هیچ کەسێکیش بە مامۆسا نەزانی. ئەی فەرموو کە من وتم مامۆسا مەبەستم پێی مامۆسا مەلا باقرە، ئیتر کەسی تری بە مامۆسا نەزانی و بە ڕەفیقی خۆی نەزانی. بەڵێ غرورێکی علمی باشیشی هەبوو، جێگەی خۆشی بوو، بەڕاستی عالمێکی فازیل و گەورە بوو و زۆر کتێب و عیلم هەبوو. ئێستا من ئەڵێم ئەگەر علمی منطق نەمایە هەر لەسەر ئەرزە، مامۆسا ئەیتوانی بە شێوەیەکی جوانی پاک و خاوێنی چاکتر لە کتێبە منطقەکان دای بنێتەوە. ئیتر لەم بابەتانە ماشاءڵڵا دەسەڵاتی زۆری هەبوو. کەسایەتی مامۆستا کەسایەتێک بوو کە تەمەلوقی نەبوو لە دنیا، لە دەربانی هیچ کەسێکی گەورە نەکەوتووە هەرگیز. مەسەڵەن کاتێک کە لە سەردەمی شا لە ئێران بووە، هیجرەتی کردووە هاتووە بەم دیوە، ڕۆژێ لە ڕۆژان مامۆسای کانیسانانی نەبیسراوە، نەبینراوە، تەمەلوقی کردوێ بۆ هیچ دەسەڵاتدارێک لە دەسەڵاتدارەکانی شا وە کاتێکیش کە تەشریفی لێرە بووە، سەربەرزانە ژیاوە. جارێکا من عەرزم کرد و مامۆستا جەنابە کتێبی مەجموعەت هەیە، فەرمووی وەڵا هەم بوو فرۆشتم. منیش پێم سەیر وتم قوربان بۆ فرۆشتە؟ فەرمووی وەڵا میوانمان هات، هیچمان نەبوو، بە فەقەیەکان ناردم بۆ بازار، کتێبەکەیان ئا بە 500 دینار، ژەمێکی میوانەکانم پێبەڕێ کرد. ئەمە نقطەیەکی زۆر مهمە. کتێبی مەجموع لای مەلای کوردەواری ئێمە زۆر پیرۆزە، چونکە دانرای ئیمامی شافعیە مەزەبی خۆمانە. دڵە بێ ئەم کتێبە بنێری بۆ بازار بیفرۆشی لەبەر میوان. دووەم، لە کەسایەتی مامۆسا زۆر سەریح و ڕازگۆ بوو، هیچ شتێکی شاردنەوەی بێپێچوهینی نەبوو، شتێک بیشارێتەوە یا مەسەرەن بڵێ بە جۆرێک ئەوەی کە ئەم ڕۆڵەن بە سیاست خەڵک بەڕێ بکە، نە، بە سەراحەت هەرچێ وایە لە بەرامبەری ئەو کەسا پێی ئەوت، نەک ئەوەی لە پاشەم لە قسەیەک بکە لە بەرەو ڕوویە قسەیەکی تر بکە. جارێکیان لە ماڵی ئێمە بوو، مامۆسا تووڕە بوو لە یەکێ لە فەقێکانی خۆی، شتێکی بیستبەوە لە یەکێک کە گوایە ئەو مامۆستایە کە کاتی خۆی فەقێی بووە بەرامبەر بە مامۆسا قسەیەکی کردووە. مامۆسا فەرمووی عاجزم لێی، کاغەزم بۆ بێنن بە سەرزەنشنامەیەکی بۆ بنێرم. بیرم یە چەندێڕێکیم لەبەرە بۆی نووسی عەجەبەن لمن لازمنا مدة مديدة وأفاد في قراءة مجالسنا كتبا عديدة أياما وشهورا بل أعواما ودهورا فكيف لا تستحي. ئەمە پێشەکیەکەی بوو، ئەو جارە پیایەتە خوارەوە. بەڵام دواتر کاغەزەکەی بۆ نەنارد، فەرمووی بە باوکم ئەو کاغەزەی بۆ ئەنێری. دواتر باوکم هەر مماتەڵەی کردوتی بۆ ئەوی کە بەینیان تێک نەچێت، چونکە کاغەزەکە زۆر تونگ بوو. دواتر مامۆستا فەقەیەکی نار فەرمووی بۆم دەرکەوتووە ئەو قسەی نەکردووە، من سەحبی کاغەزەکەی خۆمەکەمەوە. زۆریشی پێخۆش بوو کە باوکم کاغەزەکەی نەیابوو بە و مامۆستایە، خوا داومیان خۆش بێت. مامۆستا هەڵوێستەکانی ئێجگار زۆرن و هەڵوێستەکانیشی شەخسی نەبووە لەسەر شەخص و کەسایەتی خۆی، بەڵکو زیاتر هەڵوێستەکانی لەسەر بەرژەوەندی دین و خەڵک بووە. تەنانەت چەند ساڵێک تەشریفی لە سلێمانی کرێچی بوو، ڕۆژێک لە ڕۆژان جەنابی مامۆستا بە کەسێکی نەوت یا خانوویەکی بۆ بکڕن یا ئۆتۆمبیلێکی بۆ بکڕن یا کرێخانوویەکی بۆ بدەن، هەمووی بەو خانە نشینیەی کە هەیبوو لەگەڵ ئەو یارمەتیانەی کە جەنابی شێخی بیارە بۆی ئەنارد. بەغەیری ئەوە جەنابی مامۆستا کە ئەو هەموو میوانەشی هەبوو بەردەوام، یعنی خانەدانی مامۆستا و میوان پەزێری جەنابی مامۆستا لە حەددا نەبوو. ڕۆژێک نەبوو کە جەنابی مامۆستا نیوەڕۆیە ئێوارە میوانی نەیە بەڕووی خۆشەوە بەڕێیان نەکا، ڕۆژێ نەبوو کەواوە جەنابی مامۆستا تەدریسی نەبێ.
و تەدریسەکانیشی ئەو فەقیانەی کە لای مامۆستای ئیجازەیان وەرگرتووە هەمووی کەسایەتی گەورە دەرچوون. مەسەلەن بۆ نمونە ئەگەر تەماشا بکەی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی، مامۆستا شێخ عوسمانی مەردۆخی، مامۆستا سەید ئەحمەدی ئەسکۆڵی، جەنابی باوکم مامۆستا مەلا عەلی بیارە، مەلا ناسری سوبحانی، مامۆستا بورهانی کوڕی، ئەتوانین مجازەکانی مامۆستا زیاتر لە 200 مامۆستا زیاتر هەبن. هەموویان کەسایەتی بوون. مجازەکانی مامۆستا یعنی مەلایەکی سادە نەبوون لە مزگەوتێکە. دواتر ئەوانیش هەمووی ئیجازەی فەقیان ئەدایەوە. یعنی ئەتوانین بڵێن مامۆستا داهێنان و نوێگەریەکی ئەجگار گەورەی کردووە، هەم لە زانستەکانە، هەم لەو فەقیانەی کە پەروەردەی کردوون، هەم لە هەڵوێستە ئاینی و نیشتیمانیەکانیە. هەموو ئەمانە کۆ بکەیتەوە بەڕاستی ئەتوانین بڵێن مامۆستا بۆ خۆی نوێگەرێکی تەواو بووە لە زانستەکانە و لە هەڵسوکەوتەکانیە لە ڕووی کۆمەڵایەتی لە ناو خەڵکە کە مەگەر بەڕاستی ماندووبوونەکانی خۆی پەروەردگار پاداشتی باتەوە. شێخی بیارە کە زۆر خزمەتی جەنابی مامۆسای کردووە و هەمیشە جێگەی ئەعتیباری شێخی بیارە بووە. لە شیعرێکیا بۆ مامۆسا بەم شێوەیە مامۆسا ئەدوێنێ: علامەی دانای عیلمی شەریعەت، بەڵد نەوارگەی ڕاگەی طەریقەت، مفەسیر تەفسیر سیڕی قورئانی، ئەمینی ڕموز ڕەمزی فورقانی، عەلەیکە السەلام ئەمینی ئەسرار، مەحبوبی شیرین ئەولیای کیبار، نەوەی صادقی صدیقی دیەقین، خۆیشت صادقی مەتین و ئەمین، جەزبەی صادقی دڵت مەعمورە و هەوای فەنای بەیت المەعمورە. یعنی بەم کەلیمە جوانانە ئەو پیاوە گەورانە ئەم زانا گەورەیان دواندووە. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان، تەواوی هەردوو بەشی ڕچەی زانایان لە خزمەتی ڕێزدار جەنابی مامۆستا مەلا محەممەدی کانانی سانانی لە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویستە عەرزمان کرد. ئێمە هەرچەند بین لە خزمەتی مامۆستا بەڕێزا بدوێ ناتوانین حەق خۆی پێ بدەین. لەبەرچی جەنابی مامۆستا لە پێگەیشی زۆر بەرزی زانستی بوو. تەمەنی 87 ساڵ بوو کە وەفاتی فەرموو. زیاتر لە 70 ساڵ بەس تەدریسی کردووە. جێی باسە کە بڵێن زیاتر لە 300 مامۆستای بەرز لە خزمەتی مامۆستای مەرحومە بڕوانامەی زانستی وەرگرتووە. جگە لەوەی لا بەلا قوتابی گەلێکی زۆری هەبوون کە تەنها لایەن خوێندووە. مامۆستا قوتابی تورکی هەبووە، قوتابی کوردی و هەروە قوتابی عەرەب و قوتابی فارسیشی هەبوون کە لە خزمەتی مامۆستا لە هەموو شوێنەکان داهاتنە خزمەتی مامۆستا دەیان خوێن. ئەو مامۆستا لەبەرەوەی لە ئاسێکی زۆر بەرزی زانستی بوو. بۆن منێ هێنچێک لە قوتابیەکانی ئێمە باسی بکەین. یەک لەوانە دکتۆر مستەفا زەڵمی و شێخ محەممەد بەرزنجی بە ڕەحمەتی خواکەوێ، ناسری سوبحانی، دەیان مامۆستای ترکە لە ئاستێکی زۆر بەرزی زانستیا بوونە لە خزمەتی جەنابی مامۆستای مەرحومە بڕوانامەی زانستیان وەرگرتووە. ئەو مامۆستا بەڕێزەی هەرچەندە باسی بکەین ناتوانین حەق خۆی پێ بدەین. ئەو مامۆستانش کە باسییان کرد خوای گەورە ئەجریان داتەوە کە بەرهەم و بەربووم و سەدەقەی جارێ جەنابی مامۆستای مەرحومن. ئەو مامۆستای پایە بەرزە لە ساڵی 1940 لە زەڵکەی مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک دەبێ. لە 2001 لە دووڕۆی مەریوان وەفات دەکات. هەر لەسەر وەسەتی خۆی مامۆستای بەڕێز تەرمەکەی دەبرێتەوە دووڕوە لە مەریوان. خۆشەویستان، ئەو کەڵە پیاوانە کە خوای گەورە بەرزی کردوونەتەوە بەهۆی ئەو عیلم و معریفەت و ئیخلاص و دڵسۆزی کە هەیان بووە لە بۆ خوا، لە بۆ دینەکەی خوا، لە بۆ زانست و شەرعەکەی خوا. ئێمەمان هەرچەندە بین لە باسی ئەوانە باز بکەین حتمما ڕەحمەت دەبارێ و دەشکری بکەینە قوتبە و چاوساخ پێشەنگ پێشەوەی هەرێکێک لە ئێمە کە بمانەوێ ئازادانە و سەربەرزانە بژین لە دنیا، هەم لە مەقامێکی بەرزی کۆمەڵایەتی هەمیش ڕووسوری قیامەت بین. ئەو زانایانە لە باسکردنیان کە ڕەحمەت دەبارێ دەکرێت ئێمەمانیش وەکو پێشەنگ لی بڕوانین دەرس لە دانە بەدانەی هەنگاوەکانی ئەو مامۆستا بەرەزانە وەربگرین. خوای گەورە مەقامی مامۆستا پلەی مامۆستا بەرزکە، قوتابیەکانیش ئەوی ماون کە تەمەنیان پڕ لە خێر و بەرەکەت بێ وەکو سەدەقە جارە بۆلان بهێلێ، ئێوەش لەگەڵمانە سوودمەند ببن تا بێگەشتنەوە بەخوای گەورەتان ئەسپێرم. والسلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.